دوای ئاڵۆزی و خۆپیشاندانەکانی ڕۆژی شەمەی کەرکووک کە بەهۆیەوە 4 هاوڵاتی کورد شەهید و 15 دیکە بریندار بوون، مانگرتنی عەرەب و تورکمانەکان کۆتایی هات و ڕێگای هەولێر کەرکووک کرایەوە. بەپێی زانیاریەکانی پەیام 7 کارمەندی هێزە ئەمنیەکانی عێراق بە تۆمەتی تەقەکردن لە خۆپیشاندەران دەستگیر کراون. بارودۆخی کەرکووک بە هەستیار و ئاڵۆز دەزانرێ، بۆیە چاودێرێک پێی وایە ئەو دۆخە پێشی پێ نەگیرێ لە کەرکووک و چارەسەری ڕیشەیی بۆ نەدۆزرێتەوە، کارەساتی خوێناوی لێ دەکەوێتەوە. بەداخەوە پێشتر چاوەڕوانکرا بۆ ڕووداوانەی لە کەرکووک دوێنێ ڕوویاندا و گەرەو بابەتە بە یەکجاری چارەسەر نەکرێەوە دەسەڵاتی دەوڵەتی عێراقی لەسەری هەرەمەکەوە و یاساوە لە حکوومەت هێرێمی کوردستان ئەگەرەو بابەتانە هەوڵی بنبڕکردنی نەدرێ کەرکووک لە هەر لەحزەیە کاگەری هەیە ڕووداوی خوێناوی زۆر گەورەی لێ بکەوێتەوە و ئەم شەوی ڕابردووی کەرکووک بەو جۆرە بوو. بەداخەوە کۆمەڵێک گەنجی خوێنگەرمی ئەم شارە شەهید کران. ئەوەی لە کەرکووک ڕووەدا جۆرێکە لە ململانەیەک کۆنی تازەیە. لە ڕاستیدا ئەم ململانەیە مێژوویەکی دوور و درێژیە گەڕێتەوە بە ساڵەکانی 60ەکان و سەرەتای 60ەکانیش. هەوڵەکانی دروستکردنی ناکۆکی و نانەوەی پەشێوی لە نێوان پێکاتەکانی کەرکووک بۆتە جێگای مەترسی و چالاکوانان و ڕۆژنامەنووسان دەڵێن دەبێت لە شاری فرە پێکهاتە بە هەستیاریەوە مامەڵە بکرێت، پرسی سیاسی و دەستکەوتی حزبی نەکرێتە زەمینە بۆ سەرهەڵدانی پشێوی لە شارەکە. دیارە لە شاری فرە پێکهاتەیە ئەبێت بە هەستیاریەوە مامەڵە بکرێ، بە ئەخلاقەوە سیاست بکرێ، بە ئارامیەوە مامەڵە بکرێ. لە شاری فرە پێکهاتەیە ئاسانترین شت ئەوەیە تۆ نێوان پێکهاتەکان تێک بدەیت، تۆ پێکهاتەکان بەکاربێنی بۆ بەرژەوەندی سیاسی، چکۆ لە شاری فرە پێکهاتەیە هەمیشە عاتیفە زاڵە بەسەر ئەقڵ و مەنتیق و لۆژیک و بیرکردنەوەیەکی دوورمەودایە. بەداخەوە سیاسیەکان و بەشێک لە حیزبەکان ئەمەیان قۆستۆتەوە لە هەموو پێکهاتەکان کە زۆرجار شەقام بەکارهێنن، خەڵکی سادە بەکارهێنن، عاتیفۆ سۆزینەتەوەی وتاری نەتەوەیی ڕووکەش بەکارهێنن بۆەوەی درزی نێوان پێکاتەکان گەورەتر بکەن، کەلینی نێوان پێکاتەکان گەورەتر بکەن. لەمەیشەها تەنها خەڵکە سادەکە بێتە قوربانی و خۆیان لە ژێر بەژێر دۆستی یەکترین و هەر ڕووداوێکی نەخوازرای ڕووداد نەکەسی خۆیان نەکەس و کاریان نەکەسی پلەیەکیان بێتە قوربانی. گەرچی بارودۆخەکە ئێستا هێور بۆتەوە، تەسلیمکردنەوەی بارەگای ئۆپراسیۆنە هاوبەشەکان بە پارتی دواخراوە. مەترسیەیە ئەم کێشانە ببنە هۆکاری نانەوەی پشێوی زیاتر و عاتیفەی هاوڵاتیانی مەدەنی بە مەرامی سیاسی و بۆ بانگەشەی هەڵبژاردن و خزمەتی ئەجێندای حزبی بەکار بهێنرێت. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.